سڵاو بەڕێزان، ئەم کاتتان باش. بەڕێزێک لە پرسیارێکە بۆی نووسیوم: ئایا ئەو هۆکارە چییە کەوا دەکات مرۆڤ بەردەوام بێت لە بەڕێوەبردننی خود؟ واتە ئێمە گرنگی بین بە خۆمان و خۆمان بەڕێوەبێت، کە دیارە بەڕێوەبردننی خود واتە بەڕێوەبردننی ئەو کاتانە، بەڕێوەبردننی کات لاری وەقت، و هەروەها بەڕێوەبردننی چالاکیەکانمان. لە ڕاستیە ئەوەی وا ئەکات کە ئێمە بەردەوام بین لەسەر ئەمە ئەوەیە کە ئێمە هەمیشە خەونێکمان هەیە و هەمیشە ئامانجێکمان هەیە. خەون و ئامانجی ئێمە ئەگەر کۆتایی بێ بە دوایە خەون و ئامانجێکی تر دەست پێکە. هەر کاتێک خەون هەبوو، ئامانج هەبوو، پلان ئەبێ هەبێ و ئەبێ ئیدارەیەک هەبێ، بەڕێوەبردنێک هەبێ تا ئەم پلانە جێبەجێ بێت. بۆیە ئێمە هەرگیز ناگەین بە کۆتایی، و ئەمەش نیشانەیەکی زیندویەتی مرۆڤەکەیە لە هەموو ڕوەکانەوە، لە ڕووی بایۆلۆجی و لە ڕووی سایکۆلۆژیشەوە. ئێمە کاتێک هەوڵین بۆ بەدیهێنانی خەونێک پێویستە پلانی بۆ دابڕێژین، و کاتێک پلانێکمان هەبوو پێویستە جێبەجێ بکەین. جێبەجێکردنی پلان هەمیشە پێویستی بە بەڕێوەبردننی ورد هەیە. ئێستاکە ئەگەر ئێمە بمانێ بگەین بە هەر ئامانجێ لە ژیانمانە بەبێ بەڕێوەبردننی خود، بەبێ بەڕێوەبردننی کاتەکانمان، بەبێ بەڕێوەبردننی چالاکیەکانمان ئێمە ناتوانین بگەین بۆ خەونە. و ئێمە کاتێ ئەمانەوێ سەرکەوتوو بین، واتە ئەمانەوێ بگەین بە ئامانجەکانمان بە کاتێکی کەمتر و بە وزەیەکی کەمتر. ئەمەش پێویستی بەوەیە ئێمە زیاتر لە بەڕێوەبردننی کات بگێڕینەوە بۆ ئەو چالاکیانەی کە گرنگن بەڵام بەپەلە نین. واتە بەپێی ئەوەی ستیڤن کاڤی کە باس لە بەڕێوەبردننی کاتەکە، هەر چالاکیەک کە ئێمە ئەیکەین یا گرنگە یا گرنگ نییە، و هەر یەکێک لەوەی کە گرنگ بێت گرنگ نەبێ، یا کارێکی بەپەلەیە یا کارێکی هێواشە کە ئێمە ئەتوانین دوای بخەین. ئێستاکە هینە سەر ئەو کارانەی کە گرنگ، ئەوەی کە گرنگ نییە ئەبێ ڕووبەرەکان کەم بکەینەوە، ڕووبەری ئەوانە زیاد بکەین کە گرنگن. لە ناو گرنگەکانیشە دوو جۆر چالاکیمان هەیە. جۆرە چالاکیە کە ئێستاکە ئەگەر نەچین بەدەمیەوە ئەفەوتێ، و جۆرە چالاکیە کە بۆ ئایندەمان زۆر زۆر گرنگە، بەڵام مەرج نییە لەم لەحزەیە ئێمە ئەبێ ناچار بین بە جێبەجێکردنی. بۆیە مرۆڤی سەرکەوتوو پێویستە لە بەڕێوەبردننی خودا بەردەوام بێ، هەتاوە ڕۆژانە بەردەوام ئەو کارانی کە گرنگن بۆ ئایندەی کاتی زیاتریان پێبە. و ئەگەر تۆ ڕۆژانە لە بەڕێوەبردننی خودا سەرکەوتوو نەبی، ئەوە دوایی ئەزانی کە کاتەکان زۆربەی بەزایە ڕۆشتووە. گرنگترین پێکهێنەری بەڕێوەبردننی خود بەڕێوەبردننی کاتە. بۆیە ئەمەش پەیوەندی بەوە هەیە ئێمە کەی بگەین بە ئامانج و خەونەکانمان. بەڕاستی تەمەنی مرۆڤ کورتە و خەون و حەزەکانیشمان زۆرن. ئەگەر بێت و بە وردەکاری، بە بەڕێوەبردن، بە وەکو ئاڵوترێ بە ڕێخستنێکی ورد، بە تەنزیم ئێمە هەوڵ نەین بە دنیای زۆربەی خەونەکانمان نایەنەدی و زۆربەی ئامانجەکانمان نایەنەدی و ئێمە ناتوانین گیان بگەین. بۆیە بەڕێوەبردننی خود پرۆسەیەکی بەردەوامە. هاوکات بەڕێوەبردننی خود کاتی ئەوەشمان بۆ ئەگەڕێنێتەوە کە ئێمە چێژ لە ژیان وەرگرین. ئەوانەی کە لە بەڕێوەبردننی خودا شکست خواردبوون، ئەوانە ئایندەیان ناڕوونە و ئێستاشیان بە دوای هەر چالاکیەکە پێ ئەچێ هەست بە گوناه و ناڕەحەتی بکەن. واتە کاتێ ئەم ڕێ بەدیار یاری پلەیستێشنەوە ئەباتە سەر، کاتێ ئەخەوێ یان ڕۆژی دواتر بیرەکاتەوە ئەو هەموو کاتی چۆن بەزایە ڕۆشتووە. بەڵام ئەگەر لە بەڕێوەبردننی خود سەرکەوتوو بێ، ئەتوانێت کاتیش بۆ خۆشیەکانی ژیانی دابنێ و چێژیان لێ وەرگرێت و دوجار تووشی ئازار و ناڕەحەتی نەبێت بەهۆی ئەوەی کە بڵێ کاتەکەم بەزایە ڕۆشتووە. هیوادارم هەمومان لە بەڕێوەبردننی خودا سەرکەوتوو بین
ئەگەر ئەومان کرد ئەوە بە دڵنیایی لە بەڕێوەبردننی کارەکانی پیشەکانیشمان، ڕێکخراوەکانمان، حیزبەکانمان، حکوومەتەکانمان ئەو کاتە ئەتوانین سەرکەوتوو بین کە ئەمانە بۆی بەخۆوت مەبەستم هەموو مرۆڤایەتی بوو. تا بابەتێکی تر دوای سەرکەوتن و بەختەوەریتان بۆ خواست. هەر سەرکەوتن.